زۆر باشە دکتۆر دەمێ بێ مەسەر ئەو پرسیارە شتێکی تر باوە لە نێو دکتۆرەکان کە لە دنیادا ڕەنگ بێ دکتۆر ڕۆژانە چەند نەخۆشێک بتوانێت بەڕێ بکات بەڵام لای خۆمان بەشێک لە دکتۆرەکان ڕۆژی وا هەیە 40-50 نەخۆش بەڕێ دەکات ئایا دکتۆرەکان ئەو تواناییان هەیە کە ئەوەندە نەخۆشە بەڕێ بکەن یانیش تەنیا لە بۆ بەڕێکردنی بلیتەکان و وەرگرتنی نەخۆشی زۆرە اعتماد دەکات لەسەر قابلیەتی ئەو دکتۆر لەسەر قابلیەتی دکتۆر هەیە مەسەڵەن دەتانێت ڕۆژی 5 نەخۆش بەس بەڕێ دکتۆری شێتانێ 50 نەخۆش بەڕێ بەس هەرچمانێ بێ کەمترە لە 200 نەخۆش کە دەبینرێت لە عیادی خارجی لە خستخانەکان جاری وایە دکتۆر هەیە 200 نەخۆش دەبینێ بەس لە عیادی خۆی ناتوانێت وها بکە باشە دکتۆر دەشتی هیوای بە پێشکەوتن و چارەسەریەکانی ئێرە هەیە بۆ نەخۆشەکان چ جیاوازیەک دەبینی لێرە و لەگەڵ دەرێ وەڵی ئێستا وەکو پێشان نییە ئێستا مستەوای پزیشکی زۆر بەرز بووە لە کوردستان و زۆر کەمتر نەخۆش دەنێرینە دەرەوە لە بۆ عملیات مەتە وەختی خۆی عملیاتی زەرع الکەبەد زەرعی جەرگ نەبوو لە کوردستان ئێستاوە دەکرێت لە هەولێر لە نەخۆشخانەی ژین و زۆر بەسەرکەوتووی پێشان دەوایە نەخۆشەکان بنێرینە دەرێ هەندێک عملیاتی دڵ هەیە لە هەولێر دەکرێت پێشان دەوایە نەخۆشەکان بنێرینە دەرێ زۆر باش ئێستا ئەوە زۆر کەم بووە نردنی نەخۆش لە بۆ دەرێ کەم بوو بەس هەندێک نەخۆش هەیە بەخۆی حەزی لێ بستە دەرێ باشە دکتۆر لە نێو خەڵک داوا ناسراوی کە سەردانی نەخۆشێکت کرد نەخۆشەکە لەسەر مەرگدا بێ چەند تەمەن ئیتر بەدەست خوایە بەڵام پێی دەڵێ مەسەلەن یەکسەر دەڵێ بینێرنەوە ماڵی ئەو نەخۆشە تەواو ینی کۆتاییەکانیەتی دەمەوێت ئەوە بپرسم ئایا ئەمە ئەزمونە یانیش دەستنیشانکردنی نەخۆشەکە دیارەکە ئیتر ئەمە دەبێ واقعی نەخۆشەکە لە بۆ خزم و کەسکاری نەخۆشەکە بڵێن بەڵێ ئەمە نامانەوێت مەسەن نەخۆشێک هەیە سەرەتانی هەیە پەرد بووە حتا عیلاج کیمیاویش ئیسفادە لێ ناکە گەیشتە مستەوایەکەوە عملیاتیش ناکرێت نەخۆشێک عمری 80 ساڵە نە عملیات دەکرێت نە عیلاج کیمیاوی دەدرێتێ ئەوە لۆچم مادیان بکەم و عەزیەتیان بدەم وەڵا بەس مسەکیناتیان لۆ دەنووسین و دەرێن بی بەوە ماڵە هەموو نەخۆشێک نا ئەو نەخۆشانی کە عیلاجیان نییە بەس ئەو شتەش لێرە کەمترە لە خارج لەسا بڕۆ لەندەن هۆسپایس هەیە وەکو خانوێکە ئەو نەخۆشانەی تەرمینەل کیسز حالاتی کەوا لەسەر مردنە لەوێیان دادەنێن لەوێ وەکو ئێرە نییە خزم کەسکاری نەخۆش ئاگەی لە نەخۆشەکە بێ ئەوەندە هەمووی واجبی حکوومەتە بکە ئەو ئیشانە بکە لەبەر ئەوە گەیشتە ئەو مستەوای لەوێ دایان دەنێن و خواردنیانە دەنێ ئاگیان لێبی ڕعایان دەکەن لێرە خزم کەسکاری نەخۆش ئاگیان لەو شتانە دەبێت زۆر باشە دکتۆر شتێکی دیکە هەیە لەنێو خەڵکی داوا باوە کە دەڵێن دکتۆر دەشتی عیلاجی زۆر دادەنێ بۆ نەخۆشەکانی کە ڕەنگ بێ بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ دایبنەی و دەژڵێن لەوانەیە مەسەلەن بە ماوەی 20 ڕۆژ یان 15 ڕۆژ 25 ڕۆژ ئەمە بۆ عیلاجانە چابین دووشت هەیە هەندێک نەخۆش هەیە مزمنە کە پێ دەڵێن نەخۆشی دائیمی کابرایەک زەختی هەیە دەبێت هەتا عمری مایە حەبێ بخۆ ڕاستە عەجز قەلبی هەیە دڵی سست بووە ئەوە دەبێت هەتا عمری مایە دەرمان بخۆ نەخۆشی حمەماڵتە لێرە ئەو شتە هەیە لە وڵاتان نییە ماتماتە نەماوە لە ئەوروپا لۆ زۆر مهمە هەموو شیرەمانیەک دەبی پاستۆرایز بکرێ مالەسەوە تا ئێستا ئەومان نییە شیرەکە دەکرێتە ماز زۆریش ناکوڵێت دەبینی ئەو نەخۆشە هەزارەها نەخۆش تووشی حمەماڵتە بوون و دووە تووشی حمەماڵتای مزمن بوون ئەوانە دەبی 4 مانگ عیلاجیان بدرێتێ ئەگەر 4 مانگ نەیدێت 20 ڕۆژی بدەیە مانگێکی بێ باش دەبی بەس پاشی مدت عینە دەگەڕێتەوە سەری دەبی بە قسەی دکتۆر بکەن کە مەسەلەن دەڵێ 3 مانگ ئەو عیلاجە دەبێ بەکاربێنی نەک مەسەلەن ئەجە بزەبت نەخۆشی وا هەیە بە 20 ڕۆژ حەز دەکات چابووە هەزاتە بەس ئەگەر عیلاجەکە کۆرسەکەی تەواو نەکا نەخۆشەکە لێ هەڵدات زۆر باشە شتێکی تر هەیە دکتۆر زۆر جار نەخۆش بووە تەلەفۆنی بۆ نۆرینگەکەت کردووە بۆ ئەوەی سەردانت بکات ئێوە مۆعیدی
12 شەوتان داوەتە نەخۆش پێشتر وا بووە ئەوە پێشەوە بیستەوە نەماوە دەمێ بپرسم ئەو ئێستا قەیران تااقەتە ئێستا خەیران نیست قەیرە نەمە بەستم بزانم ئەو تااقەتە چۆن بووە یاتا ئەو کاتە بڕاستیوە بزانم دوای دەی شەو ئەوانە پێویستە ئیسراحات بکەیت چۆن بۆ ئەو بابەتە شتێک نییە لە کنە من ناوی ئیسراحەت بێ نازانم ئیسراحەت چییە بەڕاست نازانم ئیسراحەت چییە نازانم زۆر واتە زۆر چالاکی ماشەڵڵا زای چۆن کە چووەوە ماڵێ بەڵێ دوای ئێدە حەزم لێ بچم ئیشەک بکەم حەزم لێ بچم بۆ شتێ بخوێنمەوە شتێک نییە لای من ناوی ئیسراحەت بێ بەڵێ دکتۆر ئینشاءڵڵا هەردەم لە ساغ و تەندروست باش دەبی بۆ ئەوی زیاتر خزمەتی کۆمەڵگا بکەی لە بوارەکەی خۆتدا و کە بەجددی جێ پەنجە دیارە و ناوبانگێکی باش پەیدا کردووە لە بوارەکەی خۆتدا ئەگەر هاتوو دکتۆر دەشتی خۆی تووشی نەخۆشیەک بێ متمانەت بە چارەسەریەکانی ئێرە هەیە یان وەکو زۆربەی خەڵکانی تر کە باسمان کرد سەردانی دەرەوە دەکەی ئەمن کە نەخۆش کەتم بەڵێ ڕاستن هاتمە خستمانە ڕاستن چوومە لای دکتۆرێکی وەخت خۆی کە تەلەبەی خۆشم بووە و دەزانم کەوا زیرەکە گەنجیش بوو ئەرە وەڵا عیلاجی خۆم تەسلیمی کرد بە عیلاجی کاملی لۆ کردم و زۆری سوپاسی دەکەم دوای ئەوەش کە وەزعم کەمێک باشتر بوو دوای ئەوە دکتۆرەکان کە برادەران هاتن ئەوانش اشتراکیان کرد لە معالەجەم چارەسەرێکی باشیان لۆ کردم و هیچ پێی نەویست کەوە بچمە وڵاتێکی کرد